إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا لپاش سپاس و ستایشێکی بێهانتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم سپاسی خوا ئەکەین کە لە ڕۆژی پیرۆزی جمعە و لە ئەیامی پیرۆزی ذیلحیجە خوای گەورە مۆڵەتی داین کە ئەم ڕۆژیان بەسەر بەرین و بتوانین عەبدایەتیە جوانەکان بەرزکەینەوە بۆ ئەو سبەی ئەکاتە ڕۆژی عەرەفە و ڕۆژوبوون تایە ئەبێتە کەفارەتی 2 ساڵ گوناه ساڵێک لەمەو پێش و ساڵێک لەمەو دووە واتە لەمەو دووە ئەگەر کەسێک گوناهی کرد و فریای تەوبە نەکەوت بێ کاتێک کە ئەمرێت ڕەب العالەمین بە مەغفوری و بە لێبوردەی خۆی ئەیبەخشێ جەژنی قوربانیش لە ڕێمانە و قوربانی یەکێکە لە شیعارە گەورەکانی دین کە پێویستی بەوەیە موسڵمانان هەمووان پێکەوە هەوڵ بدەن ئەو شاعیرەی خوا نەکەوێ و بە بەرز ڕابگیرێ تایبەت لە کوردستانە کە زەمانێکی ناڕەحەتی و ئێش و ئازار و اقتصادی قورس بەسەرمانە هاتووە هەژارەکان پێویستیان بەو ئاوردانەوە بەهێزە هەیە لەبیرم نەچێت کە سبەینێ دوای عەسر هەتاوەکو ئێوارە مەوسیمی گیرابوونی دوعایە و ڕەب العالەمین نزیکترین کاتەکانی لە زەویەوە سبەینەیە و باشترین کاتەکان بۆ گیرابوونی دوعا لەسەر تاسەری زەوی و لەسەر تاسەری کاتەکانە سبەینەیە لە دوای عەسر هەتاوەکو ئێوارە بۆیە ئینسانی موسڵمان ئەبێ ئەو فرسەتان لە دەست نەدا و هەمویان جێبەجێکە ئەمە تەنها پوختەیەک بوو پێش ئەوەی بچمە سەر وتارەکە حەزم کرد لە خزمەتتانە باسی بکەم ئەمڕۆ هەموو جیهان جەنگێکی زۆر گەورەی ئابووری ئەکات لە بێئاگایی و غەفڵەتی موسڵمانانە ئابووری جیهان بۆ شوێنێکی تر ئەڕوا ئەمڕۆ لە 175 سەروەت و سامانی زەوی لە لای لە 120 خەڵکی سەرزەوی کۆبووتەوە ئەمڕۆ یەک لەسەر 3 زەوی مرۆڤەکان لەسەر زەویە لەژێر هەن ئەو پەڕی هەژاریە و ئەناڵێنن ئەمڕۆ لەم زەمەنی تەمەدون و زوڵمی ئینسانیەتەیە یەک لەسەر 4 مرۆڤەکان لەسەر زەوی هەتا ئێستا کارەبایان نەبینی و پێیان نەگەیشتووە ئەمڕۆ هەموو ساڵێک ئەژمارەکرێت بەوەی کە ملیۆنان مناڵ لە برسا ئەمرێ زوڵمی ئینسانیەت لە ئیقتصادا گەیشتوتە ئەخیر پلە جەنگە ئیقتصادیەکان زۆر گەورە بوون لە جیهانە دیقەت بدەن یەهود بەچی بردیەوە هات ئیقتصادی فەردەکانی خۆی بەهێز کرد هەموو ئیقتصادەکان کردە ناو گیرفانی کۆمەڵە سیاسیەوە هەتاوەکو بتوانن سەرکەون خوای گەورە سەیری جوهدەکانەکە جوهدیان کردن و خوا سەرکەوتنی پێ عەتا کردن شیعە لە 120 پێنجێکی خومسی ماڵیان لە پێناوی شیعەگرایی خۆیانە دائەنێن ئەوە تا ئەبینی ئەمڕۆ لە عێراق و سووریا و لوبنان و بەحرەین و یەمەن و پەلی کوتاوە بۆ هەموو شوێنێ ئەمریکا ئەمڕۆ بە دۆلاری جەنگ لە هەگەڵ هەموو جیهانە ئەکا سینێک بەو گەورەی خۆی نوشدا ئەدا لە بەردەم دۆلاری ئەوە رووسیا گیرۆدەی دۆلاری ئەو بووە گەمە لەگەڵ تورکیا و ئێران و هەموو جیهانە بە دۆلارەکەی ئەکات کەوا بۆ ئیقتصاد گرنگێکی زۆر گەورەی هەیە لە حیاتی ئینسانی موسڵمانە کە بیری لێ بکاتەوە. موسڵمان
کەسێکی لاواز و گێژ و داماو نییە ئاگای لە جیهان نەبێ، کەسێکی بخۆر نییە ئاگای لە پەیاکردن نەبێ. ئەمڕۆ ئێمە پێویستمان بەوەیە کە وەکو موسڵمان خاوەنی باشترین دارایی بین کە خوای گەورە باشترین بوقعەی سەرزەوی بۆ ئێمە هەڵبژاردووە. دەوڵەمەندترین زەوی جیهان زەویەکانی ئێمن، بەڵام ئێمە بەدەست حاکمی بێعەقڵ و داگیرکەرەوە گیرمان خوارد. بۆیە موسڵمانان لە حاڵەتێکی دڵە ڕاوکێ و فەقیرێکی زۆر سەیرا ئەژین. پێویستە موسڵمانان زۆر گەورەتر لە حاڵەتی ئەمڕۆیان بیرکەنەوە. ئێمە کۆمەڵی شوبهات گەنجی ئێمەی کوشتووە. یەکێک لەوانە هەمیشە ئێمەی گەنج یا گەنجی ئومەتی ئیسلامی بیر لەوە ئەکاتەوە زۆر زاهیدانە و فەقیرانە بژی. بیر لەوە ناکاتەوە کە تێر و پڕ بێ و دەستێک بێ سەدان دەستی تر بەخێوکە. ئەمەوێ دەستپێک بە حیاتی شێخ عومەری ئیبن القەرەداغی، شێخ عومەری بیارە دەست پێ بکەم، ضیاءالدینی گەورە ئەفەرمێ جارێک خەریکی دارناشتنە لە باخێکە. یەکێ لە موریدە داماوەکانی یەت سەیری ئەکا سەیرە بەلایەوە، ئەو هەمووی بیستووە کە ئینسان ئەبێ زاهید بێ و خەریکی دنیا نەبێ، سێرەکە شێخ خەریکی دنیایە. بۆیە بەسەر سوڕمانێکەوە ڕوویتیەکە ئەڵێ قوربان تۆش ئەی تۆش خەریکی دنیای؟ ئەڵێ ڕۆڵە من لە گڵا ئەینێژم نەک لە دڵا. ئەم ئیشە ضرورە بۆ دین. ئەم بەسەرهاتەی شێخی ضیاءالدین داستانی یان پرسیاری گەورە و گرنگ کە لە ئیمامی ئەحمەد دەکرێت بیرم ئەکەوێتەوە. ئیمامی ئەحمەد کەسێک هات پرسیاری لێ کرد، وتی ئەرێ ئەکرێ ئەیەکون المەرء زاهیدەن وەلەه 1000 دینار، ئەکرێ کەسێک زاهید بێ و 1000 دیناری ئاڵتوونی هەبێ، 1000 دیناری ئاڵتوونی هەبێت واتە ملیۆن لێری جیهانی بێت و لە کاتێکیشا زاهید بێ؟ فەرمووی نەعەم، بەڵێ ئەتوانێ، بەڵام چۆن توانینێک بأن يكون الدنيا في يده وليس في قلبه. با مليون لير بي بلام دنيا لدسيا بي لدليا نبي، لدسيا بي لدليا نبيت، لقلا بي نجي نقل الدلا نخاتنا ودلا. وتيان وما علامة ذلك؟ أي إمام علامتي أول شيء يعني إنسان دولة من يشبه بجزان الزاهدة مالك لدليا نيتشون بزانين مال الدلانية. فرموي وعلامة ذلك أنها إن زادت لم تفرح وإن نقصت لم تحزن. أويك أجر هاتو مالكت زيادة كرتوشي غراي نبيت، كمي كرتوشي يأس نبي، لكي لا تأسوا على ما فاتكم ولا تفرحوا بما آتاكم. خواجان لقرآن أفرمي إنساني مسلمان كاتك قازانجك طبيعتي إنسانة في خوشة زريجك بينا خوشة، بەڵام کە دەوڵەمەند بوو خوا ڕزقی دا ملی خەڵکی پێ ناشکێنێ و فیز ناکا بەسەر عەبدەکانی خوایە، خاکی ئەبێتەوە. کاتێکیش کە نەقسی کرد تووشی کە ئابە نابێ، غەم و خەفەت دایگرێ و دەست و ئەژنۆی بشکێ و دنیای لێبێتەوە. ملیۆنە جار بکەوێ نەکەوتووە کەسی مسلمان هەڵ ئەسێتەوە، 100 جار زەرەر کە وا ئەزانەیە کەم جار ئەچێتە ناو کاسپیەوە. ترسنۆک نییە لە بازاڕە. جورئەتی بازرگانی مسلمان زۆر زۆر گەورەترە لەوەی کە ئێمە تەسەوڕمان کردو بیرمان لێ کردووە. ئەمە یەکەمین هۆکارە کە وای کردووە ئێمەی مسلمان بەرەو دوا بگەڕێنەوە. اقتصادی مسلمان زۆر زەعیف و کورت و بچووک بێ. ئێمە گرنگیمان بە ماڵ نەداوە، بەینەما خوای گەورە لە قورئانە باسی فیتڕەتی ئینسانەکە ئەفەرمێ وئینەه لحب الخەیر لەشەدید. ئینسان بۆ خۆشەویستنی ماڵ زۆر توندە، حەز ئەکا ماڵی هەبێ، حەز ئەکا خاوەنی سەرۆت و سامان بێ. پێویستە بۆ خۆمان و بۆ مەشاریعەکانمان، بۆ دینداریمان، بۆ خواناسیمان ئەبێ سەدان مەشروعی مادی لە زیهنمانە هەبێ و اقتصادی لە فکرمانە هەبێ. دەعوە و بانگەوازی ئیسلام هەر لە سەرەتاوە بە پارەی دەوڵەمەندەکان کرا. لەناو مەککەیە سەیدەتونا خەدیجە لەناو ئافرەتانە و سەیدنا ئەبوو بەکر لەناو پیاوانە هەموو ماڵ و سەرۆت و سامانی خۆیان لە پێناوی دەعوە و بانگەوازە سەرف کرد. کەوا بوو دین پێویستی بە ماڵ هەیە. جیهادکردن خوای گەورە لە قورئانە باسی ئەکا هەمیشە ماڵ ئەخاتە پێشەوە، چونکە ماڵ سنتەرێکی زۆر ئەساسە بۆ هەستانەوەی ئومەتەکان. لە مەدینەیە پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم هەموو دعوەی ئیسلامی قەرزاری عەبدوڕەحمانی کوڕی عەوف و عوثمانی کوڕی عەفانە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێ بێ.
ماڵ جزئێکە لە مقوماتی ئیسلام و مسلمانان 6 کەس لە 10 مبەشەرە زۆر دەوڵەمەند و وەکو ملیۆنێری جیهانی چۆن ئەمڕۆ ئەوهایە ئەبۆ شێوازە بوون. سیدنا عوثمان کاتێک هەبوو بە خەلیفەی مسلمانان ئەفەرمێ لە ناو دۆڵەکانی مەککە و مەدینە یەک کەسم شک نەئەبر بە ئەندازی من سەروەت و سامان و ئاڵتوونی هەبێ. کاتێک هەبوو خەلیفەی مسلمانان ئەوەندە گەورە و دەوڵەمەند هەتا وەکو ئێستا سیدنا عوثمان حسابی بانکی هەیە، هەتا ئێستا یەکێکە لە ملیۆنێرەکانی جیهان. کاتێ بیری ڕۆما پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم ئەصحاب زۆر ماندوو بوون، نەیانەزانی لەکوێ ئاو بخۆنەوە. تەنها ئاوێک کە بەلاشەی ئەوانی بە مهاجرینی ئەخوار بیری ڕۆمە بوو. کەسێکی یەهودی خاوەنی بوو، قەترە قەترە ئەیفرۆشت و پارەی لە مسلمانان ئەسن. ئیمامی عوثمان چوو بۆ ئەوەی لێ بکڕێ، وتی پێم بفرۆشە، وتی نایفرۆشم. 20,000 ئەدەمێ، 20,000 دیناری ئاڵتوون ئەو بیرەم پێ بفرۆش. وتی بە هیچ شێوازە نایفرۆشم، بە 100,000 نافرۆشم. هەوڵیاندا ڕێکەوتن کەوەی بەشێکی بە ئیمامی عوثمان بفرۆشێ بە 10,000 دیناری ئاڵتوون. بەشەکەی فرۆش بە 10,000 دیناری ئاڵتوون. لەسرە بەشی خۆیان بە بەلاش تەوزیعی کرد لە بەشەکەیەوە هیچ نەئەفرۆشرا. سەیری عەقڵ و ذەکاوەتی ئیمامی عوثمان. کابرای یەهودی ناچار بوو، هاتووتی ئیمام لێم بکڕە. کەس لەسەرەی منە قەترەی ئەو ناکڕێ. تۆ هەمووی ئەبەخشی. تیاخە پێم وتی پێم بفرۆشە. هەموو ئەوەی تری بەچەند؟ وتی ئەیدەم بە 8,000. ئەخیرەن هەر بە 20,000ەکە لێ کڕی. ئەمە عەقڵی تیجاریە کە ئیمامی عوثمان بەکاری ئەهێنێ. لەو کاتەوە هەتا ئێستا ئەو بیرە پشتێکی ئەچێتەوە ناو حسابی بانکی ئیمامی عوثمان و پشکەکەی تری ئەبەخشێ لە پێناوی خۆی گەورەیە. وەقفی ئیمامی عوثمان هەتا ئێستا بەردەوامە. دەیان پرۆژەی گەورە هەیە کە لە وڵاتی سعودی و لە جیهانیشە ئەکرێ. یەکێک لە ملیۆن لێرەکان کە مشارەکەی تیا ئەکا سیدنا عوثمانە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت. لاوانی ئەمڕۆ لە ئیقتیسادا زۆر لە دواوە. پێویستمان بە کۆمەڵی مەفهومە ڕاستی کەینەوە. گەنجی ئەمڕۆ بەس دەم ئەکاتەوە باوکی شتێکی بداتێ. موظفی ئەمڕۆ دەم ئەکاتەوە حکوومەت شتێکی بداتێ. هەموو گەنج کولیات تەواوەکە چاوەڕێیەکە حکوومەتێکی گەندەڵ دایمەزرێنێ. تەسەوورکەن مەفهومێک هەیە کە مەفهومێکی زۆر غەڵەتە. ئەویش ئەوە هەموو جارێ ئێمە ئەڵێن الرزق مەکتوب، ڕزق نووسراوە، ئەمە تەواوە. بەس ئەمە ناکاتە ئەوەی تۆ پاڵ بیتەوە تەمەڵ بی. کۆمەڵە داستان کە زۆر باسکراوە لەسەر مینبەرەکان ئێمەی تەمەڵ کرد. هەمومان بیستومانە مارێکی کوێر زەردەزیڕەیەک ئەهات و خواردنی ئەدا و خورمای ئەدایە. هەمومان ئەومان بیستووە. هەمومان ئەوانەیە مارێکی کوێر بین، کەسمان ناوانە زەردەزیڕەیەک بین و ببەخشین. بۆیە داستانی لاوێکم بیرەکەوێتەوە کە دایک و باوکی زۆر فەقیر ئەکەون و ئەمیش تالیبی عیلمە. پێی ئەڵێن ڕۆڵە ئەبێ واز لە خوێندن بێنی ئیلا کەسابەت بۆ ئێمە بکەی. ئەویش بە ناچاری چاری نامێنێ، ئەچێتە لای شێخەکەی و پێی ئەڵێ چارم نییە ئەبێ واز لە خوێندن بێنم بڕۆم. ئەویش پێی ئەڵێ ڕۆڵێکیان ژیانیش پێویستە. دایک و باوک بەخێوکردن گرنگترە لە خوێندن. بڕۆ بەخێویان کە، بڕۆ بە دوای کەسابەتا بکەڕێ. ئەڕوا بە دوای کەسابەتا بۆ لادەیەکی تر بگەڕێ لە ڕێیە تەیرێک ئەبینی هەردوو باڵی شکاوە لەو چۆڵەوانەیە کەوتووە، نە ئاوی لێ نە خواردن نە هیچ شتێک لەوێ کەوتووە. یا ڕەب ئەمە چۆن خواردن ئەخوا؟ ئەمە چی ئاوی ئەداتێ؟ ئەڵێ وەڵڵاهی ئەمە نهێنێکی تایە، بێ خۆم داگرم بزانم چییە. ئەوەستێ سەیرەکە تەیرێک دێت باڵەکانی پان ئەکاتەوە، دەمی دەنووکی بەرزەکاتەوە، هەندێ ئاو هەندێک خواردن هێنێ بۆ ئەم تەیرە داماوە لەم شوێنە. ئەگەڕێتەوە واز لە کەسابەتەکەی هێنێتەوە بەلای شێخەکەی. بۆ ڕۆژی دووهەم و سێهەم شێخەکەی ئەیبینێت لە مەجلیسا بانگێکە ڕۆڵە قەرار نەبوو تۆ بچی کەسابەتکەی دایک و باوکە بەخێوکەی. وەڵڵاهی قوربان داستانێکی ئەوان بینی گەڕامەوە، خوای ڕازق لێ گەڕام. فەرمی ڕۆڵە لە عیلم تێ نەگەیشتی. لماذا اخترت أن يكون طيرا كسيحا ولم تختر أن تكون طيرا صحيحا؟ بۆچی ئامادە بووی تەیرێکی باڵشکاو بی، بۆ ئامادە نەبووی تەیرە سەحیحەکە بی؟ لە عیلم تێ نەگەیشتووی. بڕۆ ڕۆڵە کاسبیکە، دایک و باوکت بەخێوکە، اقتصادی خۆت بەهێزکە. ئێمە پێویستمان بەوەیە لە وەزیفە زیاتر تێبگەین. عەبدولفەتاح ئەبوو غودە قسەیەکی زۆر جوانی هەیە، ئەفەرمێ الوەظیفەة تنافی العەقیدە. ئەفەرمێ وەزیفە ئینسان بچێ لە لای حکوومەت دامەزرێەوەمان، ئەڵێ پێچەوانەی عەقیدەیە. قوربان چۆن پێچەوانەی عەقیدەیە؟ ئەڵێ تا ئێستا مۆزەفێکتان بینیوە دوعاکە خوای گیان معاشەکەم زیاکەی، هەر چاوەڕێکە حکوومەت بە قەرارێکی بێمانە زیاییکە. چ
چاوەڕێەوە ناکە کاسبێکی مەحدودە ئەمە کاسبی عەبدەکانە من زۆر فکرم هەبووە لە پێش 40 ساڵی لە دوای 40 ساڵی بڕیاری مراجعەم داوە یەکێک لەو مەسائلانە ئەوەیە کە هەمیشە اقتصادی خۆم قەرارم داوە هەمووی ببەخشم لە پێناوی خۆیە بەڵام کە سەیرەکەم ئەمە پێچەوانەی تەواوی شەریعەتە هەموو سەروەت و سامانەکە و بەخشی نەخێر ئەبێ بیت بڕیاری اقتصادی گەورە بدەی ئەبێ بیتە تەیرێکی صحیح نابێ کەسیح بی نابێ پرۆژەکانت هەتا دنیا چاوەڕێکی خەڵک بیوا بڕێوە ئەبێ پرۆژە اقتصادی و پرۆژە ئیمانیەکانت خۆت بیبەی بڕێوە ئەبێ خۆت خاوەنی ئیدارە و ماڵ بی ئەبێ خۆت خاوەنی قیادە و سیادەیەکی زۆر گەورە بی لە اقتصادا اینجا ئەتوانی کارەکانت بەڕێخەی اینجا ئەتوانی لەسەر قاچی خۆت بوەستی ناکرێ هەتا ڕۆژی قیامەت چاوەڕێ ئەوەکەی دەمکەیتەوە حکومەت بکا بە دەمتە والله ئەمە کاری تەمەڵانە کاری ئومەتی پێغەمبەری خوانیە صلی الله عليه و آله وسلم ئەزانن کاتێک لە قورطوبە عەبدوڕەحمانی داخل بڕیاری دا ئەیزانی خەڵکی ئەوروپا زۆر تەمەڵن حەزیان بە پارەی مفتە لەو زەمانە بڕیارێکی دەرکرد وەکو وەزیفەی ئەمڕۆ وتی هەر زانایەک بێتە ناو قورطوبە و ئیبداعەکانی بێنێتە ناو قورطوبە ژیانی مسۆگەرەکەم هیچ کەسابەتێ نەکە هەموو زانانی ئەوروپا چوونە قورطوبە قورطوبە بوو بە سەنتەرێکی زانستی ئەوەندە گەورە لە هەموو عالەمی ئیسلامیە دوو شوێن هەبوو سەنتەری ئیبداع بێ بەغداد لەگەڵ قورطوبەیە لەگەڵ ئیسپانیای ئەمڕۆیە بۆیە ئێمەوە تەسەوور نەکەین وەڵا لە ئەوروپا ژیانە مسۆگەرە بچین بۆ ئەوروپا ئەو خوتەکەی عەبدوڕەحمانی داخلە بۆ یەکەمین جار لە جیهانە بەکارهێنا هەموو زانانی لە دەوری خۆی خڕ کردەوە تەواو ئەی خەواندن بۆیە زانا ئەبێ عەقلی گەورەتر بێ ئەبێ فکری زیاتر بێ گەنجی مسلمان ئەبێ چاوکراوەتر بێ نابێت تەمەڵ بێ والله تەسەور ئەکەم دەستی غەرب و یەهود و نەسارا گەنجی ئێمە ئاوا لێ کردووە دەوڵەتی ئێمە ئاوا قوربەسەر و داماو کردووە چونکە ئێمە تازە داگیرکراوین نەفەسمان بۆ نادرێ تەسەور کە باشترین زەوی زیراعەت لە جیهانە یەک لەسەر سێی زەوی زیراعەتی هەموو جیهان کە بەرهەم بۆ هەموو جیهان بدا لە ناو دەوڵەتی ئیسلامیدایە بەڵام تخواوەرن بچن لە دەوری هەڵەبجە سەیرێکی دەوروبەری هەڵەبجەکەن بزانن چی ئەبینن کوا داری ڕواومان کوا زەوی جوانی چێنراومان لەو ئەسویە کەسی فەلاح بڵێ هەرچی ئەکەم دەری نایەنێ ئەزانم سیاسەتی گەندی حکوومەت و تێنەگەیشتنی بەرپرس و کۆمپانیای کەسی لەگەڵ دەوڵەتانی دەوروبەر و ئیشکردن لەسەرمان وەهایان کردووە کە هەرچی بکەی زەرەرکەی بۆ ئەوەی زەویەکەت بخەوێنن اینجا ئەوان بە مەیلی خۆیان برنجی گەڕ و گولی خۆیان کام خواردنی ئەکسپایری خۆیان بە تۆ بفرۆشن تۆش وەکو تەیرێکی کەسیح دەمکەیتەوە ئێمە پێویستمان بەوەیە لە فکرمانە بۆ وەزیفە مێشکمان گەورەتر کەین پێغەمبەر گیان صلی الله عليه و آله وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێ ئەگەرچی ضعفێک لە ڕوایەتەکەیە هەیە بەڵام زانایان زۆر کاریان لەسەر کردووە ئەفەرمێ 9 أعشار الرزق في التجارة ئەگەر تیجارەت بکەیتە 10 بەشەوە 9 بەشی لەناو ئەگەر ڕسق بکەیتە 10 بەشەوە ڕسق 9 بەشی لەناو تیجارەت و بازرگانیایە هەموو شتەکانی تر ئەکاتە 1 بەش بۆیە ئەو کەسەی پارە کۆکاتەوە و خڕکاتەوە نەزانێت چۆنی سرف بکە معاش وەرگرێ و نەزانێت چی لێ بکە گەنجێک باوکی 50,000 مانگانە بداتێ و 25 لا نەدا عەقڵی تیجاری نەبێ ئەوە گەنجێکی کەسیحە باڵشکاوە پێویستی بەوەیە چاو کاتەوە ئەم ئومەتە ئەبێ هەڵسێتەوە حەزەکەم لە خزمەتتانە کۆمەڵی یاسای ئیداری مالی باسکەم کە ئەم یاسا ئیداریانە خۆم لەوە ئەچێ قەناعەتم پێیان نەبوو بێ هەتا عمرم گەیشتە 40 ساڵ و ئێستا نەک قەناعەتم پێیان نییە ئیشیان لەسەرەکەم زۆر بەوردی لە ژیانی خۆمە بڕیارم داوە هەموو ئەو قوانینانە جێبەجێکەم و زۆر بە ئاسانی جێبەجێ ئەکرێ با 100 جار بشکێ گوێ نەدەیتێ مهم لە نەتیجەت داوە بەدەستە ئینسان وەها نییە بڵێ وەڵا ئیتر پیر بووم تەواو کە پیر بووی اینجا کارێ دەست پێ ئەکە اینجا مەصاریفێ دەست پێ ئەکە تەسەوەر کە ئەی لا وا نەزانی کە پیر بووی ئیتر تۆ مەصاریفێک کەم ئەبێتەوە هەموو مرۆڤەکان لە دوای 50 ساڵیەوە یا لە 45 بەرەو ژوورەوە پێی یاسا ئیداریەکان اینجا مەصاریفیان دەست پێ ئەکە اینجا مەصاریفی ئەولاد و دەوروبەر و کۆمەڵە قورسایی ئەکەوێتە سەرشانیان کە ئەبێ جێبەجێکەن ئەم یاسایانە زۆر گرنگن یەکەم ئەو مانگانەی کە دەست ئەکەوێ مانگانە
ئەبێ 3 ساڵ جارێ 2 بەرابەر زیادی کردبێ. واتە ئەگەر مانگانە 100,000 هەبوو لە دوای 3 ساڵ ئەبێ پارەکەی تۆ ببێتە 200,000. ئەگەر نەبوو تۆ تەیری کەسیح، تۆ باڵشکاوەکەی. ئەگەر معاشت وەر ئەگەر 1 ملیۆن دینار نابێت چاوەڕێ حکومەتکەی لە 100 2 بۆ زیاد کات و تەرفیع و عەلاوەیەکی قۆڕ بکەیت کە ئەم کەلیمەیە بەکارهێنم لەوەچێ جوان نەبێ، بەڵام بڕواکەن ئەوەندە ناشرینە تەرفیع و عەلاوەکە بۆ ئینسانیەت و کەسی موظفیش دڵی پێ خۆشەکە. بەزەیم بە کەسی موظفایەتەوە کە دڵ بە تەرفیع و عەلاوە خۆشکە. لەوەچێ لە دقیقەی کەسی کاسبێکە 2 ئەوەنێ تەرفیع و عەلاوەی ساڵێکی ئەو زیاد بکە. بۆیە ئەبێ بڕیار بدەی ئەو معاشەی خۆت ئەگەر ملیۆنێ بوو لە دوای 2 ساڵ لە دوای 3 ساڵ دەخلی شەهری تۆ مانگانەی تۆ ئەبێ گەیشتێتە 2 ملیۆن دینار. دوای 3 ساڵی تر ئەبێ گەیشتێتە 4، دوای 3 ساڵی تر ئەبێ گەیشتێتە 8 و هاکەدا. ئەبێ بەو شێوازە بیرکەیتەوە، ئیشکەی، کاسبی بکەی. مولکیەتی تۆ چیت هەیە لە مڵک و سەرەت و سامان، لە خانوو، لە زەوی، لە باخ، لە سەیارە، ئەبێ 5 ساڵ جارە 2 بەرابەر بوو بێتەوە. ئەبێ ئیشی لەسەر کردبێ، کارێک کردبێ، نەوەستابی. پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم لە ڕوایەتێکە فەرمێ ماڵەکان تا دامنێن با سەدەقە و زەکات نەیخوا، بیخەنە کار و کەسابەتەوە، بجوڵێ. چۆن کار و کەسابەت بکەین؟ یاسایەک هەیە کە سەیدنا عوسمان دایئەنێ. ئەگەر دەرفەت هەبوو خوای گەورە مەجالی دام ناتوانم لە وتارێکی جمعە، بەڵام لە کۆڕێکە باسی سیاسەتی ئیمامی عوسمانی مالی ئەکەم کە ئەگەر سیاسەتی ئەو مسلمانان تەطبیقی کەن لە مالە واللهی مسلمانێکی فەقیر نامێنێتەوە. یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە کە زۆر بازرگانی ئێمە ئەمڕۆ لە بازاڕا کەوتن بەهۆی ئەو کێشە اقتصادی ڕووی لە هەرێمی کوردستان کرد، هۆکارەکەی بریتی بوو لەمەی هەرچی پارەی خۆیان بوو خسوانە، هەرچی تۆپی خۆیان بوو خسیان یەک سەلەوە، هەموو پارەی خۆیان لە یەک جۆر کەسابەتا بەکارهێنا کە کەوت. سیاسەتی ئیمامی عوسمان ئەفەرمێ پرسیاری لێ ئەکەن بەچی دەوڵەمەند بووی، زاڵ بووی بەسەر هەموو قوڕەیشە، ئەو هەموو ئەملاک و ئەموالیان هەبوو لە مەدینە و لە مەکە لە هەمویان دەوڵەمەندتر بووی. یەکێ لەو خاڵانەی باسی ئەکات ئەفەرمێ هیچ کاتێ پارەکەی خۆم هەر هەمووی لە ناو یەک شوێن و یەک کەسابەتە دانە ئەنا تەوزیعم ئەکرد بەسەر 5-6 کەسابەتە، 5-6 جۆر کاسبیم لە یەک کاتە ئەکرد. بۆیە 5 ساڵ لە ژیانی خۆت دابنێ، ناوی لێ بنێ 5 ساڵی کۆکردنەوەی پارە. ئەی گەنج بەلاتەوە سیر نەبێ، ئێمە میلەتێکین فێر بووین هەر ئەخۆین، پێمان وایە گەشت و سەیران و سیاحەت و سفرەی زۆر و خواردنی زۆر. ڕەحمەتی خوا لە ماوەسای خاڵ بێت. ماوەسای خاڵە فەرمێ بابەتێکی هەیە لە ناڵەی دەروونە، کتێبێکی زۆر جوانە ناڵەی دەروون، ئەدەبیاتی زۆر کوردی بەرزی تایە بە ناوی مەشکە ڕەش. مەشکە ڕەش مەبەستی لە مەعیدەیە. مەعیدە ئای مەشکە ڕەش چی و کرد لە ئینسان؟ ئەڵێ ملقەوی وامان هەیە هەموو مانگێک سەفتە پارەیەک وەرەگرێ کەچی کە ئەمرێ مناڵەکانی لە کرێچیان موظفی ئەوامان هەیە لە وڵاتی ئێمە، بۆیە وڵات پێش ناکەوێ. گەنجی وامان هەیە هەموو عمری سەرفەکە دەمی کردوتەوە خەڵک پارە و نان و قومە ئاوێکی تێکە، ئامادە نییە ڕۆژێک لە ڕۆژان بجوڵێ و حەرەکەتێ بکە. بۆیە ئەبێ واز بین لە مەشکە ڕەش، ئەبێ بیرکەینەوە زیاتر، فکری اقتصادی خۆمان گەورەترکەین. لەم قۆناغا ئەبێ ئەم میلەتەی ئێمە دەرچێ. ئەگەر چاوەڕێکەن هەمومان ئەرەوەڵا ئەلحەمدولillah ئەها معاش نەوەڵا 5 ڕۆژ دواکەوت 3 ڕۆژ دواکەوت ببێتە خەبەر عاجلی جیهان معاشی ئێمە. ڕاستە ئەمە گەندەڵی حکوومەتە و تا دوایی، بەڵام بەشێکی گەندەڵی خۆمە. کاتێکەوە کەوتم معاشێکم بۆیە دنیامان لێ هاتە یەک. ئەبێ ئێمە وا خۆمان ڕاگرین ئەگەر کافری جیهان هەر هەموو کۆ بێتەوە ئەم میلەتە بتوانێت خۆی بەخێو بکات. ئەزانن هەندێک دەوڵەمەند هەیە لەم وڵاتە لەم کاتی کەوتنەی خەڵکا چۆن خەڵکیان بەرز کردوێتەوە. واللهی ئەگەر ئەوان نەبوونایە هەزاران سوالکەری میلەتی کورد لەسەر جادەکان ئەکەوت. واللهی لەناو ئەم هەڵەبجەیە خەڵکت ئەبینی لە برسا بێت و بڕوە، بەڵام دەستی خەیری خەڵک ئەم میلەتەی ڕاگیر کردووە. بۆیە ئەبێ دەستە خەیرەکە بین. بۆیە پارە و سەروەت و سامانت بە پێی ستاندەرە جیهانیەکان کە ئەمڕۆ باسە کرێ بکە بە 3 بەشەوە. پارەکەت 5 ساڵ کۆکەرەوە، نا لە ئێستەوە بڕیار بدە جەدوەلە ئەعمالی خۆت دانێژیانت بگۆڕە، وەرە لە 130 پارەکەت بخەرە ناو مەخاڵی کاسبیەوە. مەترسە، هەندێک کاسبی هەیە خەتەری زۆرە، احتیمالە پارەکەت بفەوتێ.
هیچ گوێ بەوە مەدەبا 50 جار فەوتێ بەڵام کە یەک جار گرتی زۆر بە باشی ئەیگرێ. بۆیە ئەسهومەکان لە شەریکەکان کڕینی سەهمەکان کە لە وڵاتی ئێمە بەداخەوە هەمووی کەرتی تایبەت و کەرتی حکومی داگیری کردووە و ئەسهومێک نییە کە ئینسان بتوانێت بە مەیلی خۆی کاری تیا بکە و ترست هەیە لە ئەسهومەکان کە لە دوایە کابرایکی دەوڵەمەند بە پارەکە بەرێ و حکوومەتیش هیچی پێنەڵ لەگەڵ مەسئولێکان ڕێکەوێت و کۆتایی پێبێ. بەڵام بیرکەرەوە لەوەی کە لە ئەسهومێکە بەشداری کرد نابیرکەرەوە با لە کارێکی قاچاقیە بەشداریکەی لەوە چێ سێر بێ بەلاتەوە بڵێ قاچاقی کەی دروستە. قاچاقی بۆ کەسی موسڵمانی ئەمین زۆر دروستە. چه مەسئولێکی دەست خراپە بێنێتە ئەم شارە چه حکوومەتێکی گەند کە نەتوانێت مراقبەی شتەکان بکات لەم شارە بڵاو بێتەوە ئەبێ کەسی موسڵمان وریا بێ لە هەموو بوارەکانی کەسابەتە. والله ئەگەر دەستێکی ئەمین هەبێ باشترین شت دەهێنێتە ئەم شارە لەوەچی حکوومەت بڵێ ئەم شتە خراپە بەڵام لە ستاندەری جیهانیە دەرچووە. بۆیە پارەکەت بەشێکی لە 130 بخەرە مەخاترەوە گوێمە دەرێ ڕۆژێک لە ڕۆژان ئەو مەخاترە بۆ تۆ سەرکەوتووە بێ با 10 جار زەرەکەی گوێمە دەرێ با لە 10 جار لە 130 لە دەست بدەی بە یەک جار تۆ ئەتوانی لە 100,000 سەرکەوی لە 140 واریداتی خۆت کۆبکەرەوە لە عقاراتە بەکاری بێنە لە 140 زیاتر بەکار نێن بیدە بە زەوی بیدە بە خانوو بیدە بە باخ نەکەی لە 140 زیاتر بەکاربێنی چونکە عقارات زۆر بە هێواشی سەر ئەکەوێ ڕاستە کتوپڕ سەر ئەکەوێ بەڵام کتوپڕیش یێتە خوارەوە نەرم سەر ئەکەوێ ئاگات لێبێ لە 130 کارەکانی ترت بخەنە پرۆژەی بچووکەوە کە مانگانە شتێکت دەستکەوێتەوە بۆی بتوانی حاجەی خۆت و ماڵ و مناڵی پێ جێبەجێ بکەیت. ئێمە پێویستمان بە بڕیاردانێکی زۆر گەورە هەیە لەم شارەی ئێمە جۆرێک لە مردویی بازار هەیە لاوەکان نابێ ئەم شارە بەم شێوازە بێت ناکرێت سەعات 9 دوکان بکرێتەوە سەعات 11 دابخرێ دوای سەعات 2 بکرێتەوە سەعات 4 دابخرێ ناکرێت لەم شارەیە وەرە بە شەوە بگەڕە بەناو ئەم شارە هەندێک جار ئەگەڕم دیقەت ئەدەم هەموو ئەم شارە غەسلێکی سیارەی تیان نەبێ شەوان ئەنواع جۆری فیتەری تیان نەبێ مەطعمێکی 24 سەعاتی تیان نەبێ لەفەخانەیەکی 24 سەعاتی تیان نەبێ مەڵێ کەسابەتی تیان نییە و هەر ئەوەندە خەیر ئەەکەم یا ئەوەندەم بەسە. گەنجێک دوکانێکی زۆر جوانی هەبوو لەم شارە هەتا وەکو نیوەڕۆ یا سەعات 2 ئیشێکی مڕۆڵە ئەمە بۆ تەتەور پێ ناکەی شەویش بکەی تی ماوەسا من بەسمە وتم تۆ بەستە بەڵام فەقیر بەسی نییە. هەندێک کەس هەیە وا ئەزانێ کاسبی بۆ خۆی ئەکا والله هەموو کاسبی خۆ دەبێت لە 110 بۆ خۆت بێ لە 190 بۆ وەچەکان و بۆ پرۆژە خەیرەکانە بەکارهێنی وا تەسەور مەکە ئەجرێ دەست ناکەوێت کە تۆ دوکانێک ئەکەیتەوە شاگردێکی لەوێ ئیشەکە مەترسە لەوە با ڕزقەکە کەم بێ بەرەکەت لە لای خوایە و لە ئاسمان. ئێمە لەوەشە تەسەورکەن ڕزق لەسەر زەویە ڕزق لە ئاسمانەوە دێ ئەبێ ئێمە بە وریایی تەعاملکەین لەگەڵ مەسەلەی ڕزقە هەموو کاتێک ئەم قسەیە دووبارە نەکەینەوە ڕزقمان نووسراوە تەواو والله الرزق مكتوب مع الأسباب كما أن الأجل مكتوب مع الأسباب کورە سەبەبەکانیش نووسراوە بۆ تۆ نووسراوە کە ئەگەر ئەم کارە بکەیت و ئەم دوعایش بکەی لە پەنایە ڕزقەکەت ئەوەندە زیادەکە ئەگەر نەتکرد نەبوو چونکە هەموو ئەسباب نووسراوە لە نامەی ئەعمالی تۆیە نەچی پاڵی لێ بدەیتەوە بڵێ وەڵا ئیتر تەواو نە ئەسبابەکان زۆر گرنگە بڕۆ ئەسباب بگرە بەر نەترسی با 100 جار لە دوکانەکانە دەرتکەن با 50 جار لە کار و کەسابەتتا نەجاحەت نەیەنی خوا ئەوێ بەرەو شوێنی خۆیت ببا. بۆیە کەسی ئیماندار لە بازرگانیا ئەبێ وریا و چاو کراوە لە ئیقتصادا ئیقتصادی گەورە و هەروەها ئەگەر پارچە زەویەکرد لە هەر شوێنەکە هەیە لەم شارە نەهێڵی بێ بەرهەم بێ بڕۆ بەرهەمداری کە بڕۆ دارێکی تیا بنێژە هەنجێرێکی تیا بنێژە ئاوی بدە با پەیرێ لێ بخوا لەوە باشترە زەویەک بێ لەوێ کەوت بێ. تەسەورەکەی هەندێک وڵات هەیە ئەگەر بستێ زەوی تیا مابێ بستێ زەوی تەماتەیەکی تیا ئەچێن و تەماتەکە ئەنێرنە وڵاتی ئێمە ناهێڵن بستێ زەویشیان ئەوە پوش و پەڵاش داگیری کردبێ چاوەڕێ ڕەحمەتی ئاگرێ بکە کە بکەوێتەوە بسووتێ. ئێمە ئومەتێکین ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئومەتێکین پارە و سەرۆت و سامان لە دەستمانە نەک لە دڵمانە ئێمە ئومەتێکین ئەزانین ماڵی خوا لەکوێیە سەرف بکەین چونکە هەموو ئەوەی هەیە لەسەر زەویە ماڵی ڕەب العالەمینە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە فەردەوە دەست پێ ئەکا
نقل حكومته ولا فرد ودس بيئك هم اقتصادي إسلامي فلسفة اقتصادي إسلامي سيرك لفرد كان ودس بيئك ودوائية وناو دولة دوایی بەشکێک لە پارەکەت ئەدەیتەوە دەوڵەت خواجان چی لەسەر تۆ داناوە لە 2.5 زەکاتی داناوە ئەی ئەوی تری ئەی لە 97ەکەی لە 97.5 بۆ خۆت دەی بڕۆ کاسپیکە دامەنیشە چاوەڕێکەی خەڵک لە 2.5 وت بداتێ ببە بە کەسێک خاوەنی لە 97.5 بە و 2.5 ببەخشە بچووکترین ڕێژەی زەکات بریتە لە 10 لە 1000 کە خوای گەورە لێت وەرئەگرێ لە مەسەلەی دەخڵودانە بڕۆ هیممەتکە بەرزتر لە ئێستت بیرکەرەوە تەخطیط دانێ بۆ ئایندەت بنووسە بڕیار بدە دوای 5 ساڵی تر تۆ خاوەنی چیت دوای 10 تر تۆ خاوەنی چیت چۆن ماڵت کۆ کردەوە وە لە چیە سەرفی ئەەکەی چونکە لە قیامەتە پرسیارە لێ ئەکرێت لە چ ڕێگایەکەوە سەرفت کرد ڕێگای حەڵاڵ یا حەرام وە لە چیە سەرفت کرد چۆنت سەرف کرد خوای جان داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت بەرەکەت و خەیر و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوایە ئێمە لە باشترین ڕۆژەکانی تۆیە وتارێکمان هەڵبژار کە ئەم ئومەتە تیایە هەڵسێتەوە خوایە بەرەکەت بخەرە وتارەکە و بەرەکەت بخەرە ژیانی ئێمەوە یا ئەکرەمە الئەکرەمین یا ڕەبی خوای جان ڕزقی حەڵاڵمان زیاد کە بەرەکەت بەسەر ماڵمانە ببارێنە بەرەکەت بەسەر بازاڕەکانمانە ببارێنە بەرەکەت بەسەر دەخڵ و دان و زەویمانە ببارێنە بەرەکەت بەسەر کانیاوەکان و بیرەکانمانە ببارێنە یا ڕەبی خوایە دەستی کافران و بێدینان لە وڵاتی ئێمە ببڕە یا ڕەبی خوای جان عاقبەتمان پڕخەیرکە یا ڕەبی خوایە عاقبەتمان پڕخەیرکە خۆی لە ڕۆژە جوانەکانی تۆیان خۆی لە گوناهەکانمان ببورە بمان گێڕە لەو عەبدانەی کە لە ڕۆژی عەرەفەیە خۆیان مەغفوور و دنوب و لە هەموو گوناهەکانیان ئەبووری خۆی لێمان ببورە یا ئەکرەم الئەکرەمین گوناهێ بە ئاشکرا کردمان عەفومان کە گوناهێ بە پەنهان کردمان عەفومان کە خۆیە بەزەیی بەسەرمانە ببارێنە ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە تو گەورەی خۆت خۆیە هەڵەو کەم و کوڕێک هەیەمانە لە ژیانە عەفومان کە لە گوناهی دایک و باوکمان ببورە یا ئیلاهی پەروەردگارە هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە ئەومان بێحاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە ئەومان قەرزارە قەزی سەرشانی سووکە پەروەردگارە دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە ڕەحمەت و بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوای جان ئەم عەبدانە ڕویان کردوتە ماڵەکەی تۆ بەخوا پەروەردگارە دەستی دوعا بەرز ناکەنەوە بۆ تۆ نەبێ خوایە تۆ خۆت شاهیدی ئەم عەبدانەی ڕویان کردوتە ئەم ماڵەی تۆ بەخوا سوجدە نابن بۆ تۆ نەبێ ڕکوع نابن بۆ تۆ نەبێ پەروەردگارە دەست و هانا و دڵیان بۆ لای تۆ هێناوە دوعاکانیان قبوڵ کە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة